خۆشەویستان، یەکێک لەو ئەندامانەی کە زۆر گرنگە بۆ ئێمە و پێی سەپارێزگاری لێ بکەین تەندروستی دڵەکانمانە و کاریگەریی زۆر لەسەر جەستەمان جێدێ هەڵە و لە ئێستادا نەخۆشەکانی دڵباون دەوترێت لە زۆرێک لە تەمەرەکاندا بوونی هەیە. بزانین گرنگترین ئەو ڕێنمایی و خۆپارێزیانە چین بۆی کە خۆمان لە نەخۆشی دڵ بە دوور بگرین و ئەگەریش جۆرێک لە گرفتمان توش بۆ و دووچاری جۆرێک لە نەخۆشی دڵ بووین، بزانین گرنگترین ڕێنمایەکان چیە، ئەو پشکنینانە چین، ئەو نیشانانە چین کە هێڵی سوورن بۆ ئەوەی کە لە سەرەتای نەخۆشیەکەمانەوە ئێمە گرنگترین چارەسەرەکان بگرینە بەر. کۆمەڵێک بابەتی وردی گرنگ دەربارەی نەخۆشیەکانی دڵ و پارێزگاریکردن لە تەندروستی دڵ باس دەکەین لەم تەوەرە بە میوانداری بەڕێز دکتۆر سوارە عەلی پسپۆڕی وردی دڵ و قەستەرە کە بە خۆشحاڵیەوە لە ئەستۆدیۆ لەگەڵمانایە. کاکتۆر بەخێر، سپاس بۆ ئامادەبوونەوە. کاکتۆر لێرە و لەوێ بیستومانەتاندان یەکێک لە ئامارەکانی ڕێکخراوی نێودەوڵەتی تەندروستی جیهانی باسەوە دەکا ناوی نەخۆشیەکانی دڵ یەکێک لە هۆکارەکانی سەرەکی مردن هێندە زۆرە ئەم جۆرە نەخۆشیانە. جا با بزانین یەکەم جار پاراستنی دڵ چێ پاشان بینە سەر نەخۆشیەکان بەچی دەوترێت تەندروستی دڵ؟ بەڵێ ڕاستیەکەی دڵ وەکو باست کرد کۆتایی هەموو نەخۆشە درێژخانەکان کاریگەریە بێ لەسەر دڵ، لەبەرەوە پاراستن دڵ گرنگە. دڵ ئەوەی کە گرنگە پێش ئەوەی تووشی نەخۆشیەکە بین خۆمان پارێزین. ئەمەی خاڵێکی گرنگە وەرزشکردن زۆر گرنگە، لەبەرەوەی نیشانەی شاراوە لە وەرزشکردن دەرەکەوێت. بۆ منە زۆر کەسێ نیشانەی هەیە بەڵام لەبەرەوەی ئیشەکەی ئۆفیسە، جوڵەی کەمە، ناجوڵێت، هەتا مزعافاتی توش نەبێت، تووشی ماکانی دڵ نەبێ نازانێت. بەڵام ئەگەر بێت و وەرزش بکە خۆی هیلا بکە پێشتر ئەزانێت. لەبەرەوە وەرزش خاڵێکی گرنگە. دووەم خواردنی تەندروست. خواردنەکان گرنگن بۆ دڵ، لەبەرەوەی خواردنەکان بەژەمێک نییە وەکۆی کوردەواری باسکە ئەڵە دوێنێ سەر و پێم خوارد ئەمڕۆ دڵم توش بوو، لە ڕووی زانستی ئەمە نییە، بەڵکو ڕۆژانە ئەو خواردنەکەی خۆت بە تێکڕایی کات کاریگەری ئەبێ لەسەر دڵ. لەبەرەوە گرنگە بۆ منە لە خواردنەکان لە ڕووی زانستەوە ڕۆژانە تقریبا 9 کیلۆ میوە سەوزە بخۆیت، هەوڵ بەی کەمترین گۆشتی سوور بەکاربێنیت، پرۆتینەکانە بریتی بێ لە پرۆتینی ڕووەک، چەوریەکانە چەوری تەندروست بێ. خواردنەکانیش بەشێکی گرنگن بۆ پاراستنی دڵ. سێهەم خاڵ ئەوە گرنگە ئایا تۆ مەترسی نەخۆشیەکانی دڵت هەیە لە خێزانی؟ بەروی زۆر کەسەیە ئەڵێ من تەندروستم، قەڵەو نیم، جوڵەم هەیە، ڕاضاکەم، بەڵام کە سەیرەکەی دایکی شەکری هەیە، زەختی هەیە، نەخۆشیەکانی دڵیان هەیە، ئەمانە پێشوەختە تووشی نەخۆشیەکانی دڵ بن ئەگەر خۆشی تەندروست بێ. کاتەگەری بماوەی هەیە لە نەخۆشیەکانی دڵ وێندێکی زۆر ڕاستەخۆ هەیە. بەداخەوە زۆربەی کەسێک کە تووشی زەختە بێت، تووشی شەکرە ئەبێ لە خێزانی ئەو گرفتە هەیە بۆ نەوەکەی ئەگوازرێتەوە. لەبەرەوە گرنگە تۆ لە چ خێزانێک هاتووی، ئەمە خاڵێکی ترە کە بێت تەکیدی لەسەر بکەیتەوە. چوارەم خاڵ مەترسی نەخۆشیەکانی دڵ چەند خۆتیایە. بۆ منە کەسەکە تەندروستە بەڵام جگەراکێش ژیانی هەمووی سترێسە، قەلاقیە، ئەمانش خاڵێکی ترن کە ئەبێ حسابیەوە بکرێت. پێنجەم خاڵ ئەوەیە کە تۆ نیشانەکان تیا دەرکەوت. نیشانەکان بۆ منە ئازاری سەرسنگە، تەنگە نەفەسیە، زوو هیلاکبوونە، قاج ئاوسانە، بەڵام هاتن ئێمە ئاخرشتە ئەلم قەت تەکید ناکاتە سەرمە. لەبەرەوەی ئەوە کاتە گرفتەکە ڕوویاوە تۆ گرنگە لە سەرەتاوە خۆت بپارێزی، نەک بگاتە نیشانە. کاک دکتۆر بە نەخۆشیێکی بێدەنگ ئەناسرێت، ینی هەست جاری وایە کەسەکە جەڵدی دڵەیە، هیچ نیشانەیەکی نیە، هیچ ئەوەی نییە، هیچ شتێکی پێشوەختە هەیە وەکو زەنگێکی ئاگادارکردنەوە بۆ نەخۆشیەکانی دڵ بە جۆرە جۆرەکان خێرا خەمی خۆی بخوات و هەنێشت ئەنجام بدات؟ ڕاستیەکەی بەنسبەت زۆربەی نەخۆشە درێژخانەکان ئەوانەی کە بەرەو گرفتەکانی دڵ ئەچن، بۆ منە زەختە تەئسیر لە دڵیەکە، شەکرەیە تەئسیر لە دڵیەکە، چەوریە تەئسیر لە دڵیەکە، جگەرەکێشان تەئسیر لە دڵیەکە، قەڵەویە تەئسیر لە دڵیەکە. لە کۆتایی ئەمانە لە سەرەتا هیچیان نیشانیان نییە، هەمیان بە بێدەنگ ناسراون، بە بکوژی بێدەنگ. لەبەرەوە گرفتەکانش کە دروستە بن، گرفتەکە دڵە دروستە بێ بکوژی بێدەنگ، یان تەبێتە جەڵتەی مێشک یان جەڵتەی دڵ. بەڵام کەسەکە ئەگەر بێت و مێژووی نەخۆشیەکانی وەگری ئەبینی نیشانی هەیە بەڵام گوێی پێ نایەوە، بۆ منە لە ڕۆشتنە تەنگە نەفەسێکی هەبووە، دڵپەلەپەلبوونێکی هەبووە، ئازارێکی سەرسنگی هەبووە، جار بەجار هەستی کردووە لەشی خاوە بێتەوە. ئەمە لە ڕووی زانستی پێوترێ قۆناغی پێش بورانەوە. ئەم نیشانەی هەبووە گوێی پێ نایەوە. بۆ منە زۆر جار هەیە کەسەکە لە ڕۆشتنە تەنگە نەفەسە بێ، حتا مزعفایتیان نەبێ، هەر ئەڵێ وام زانی و پەیوەندی بێ جگەرەکێشانەکەمەوە هەیە، یان کەسەکە قەڵەوە بە ڕۆشتن سەر قادرمە تەواو ناکە بەهۆی تەنگە نەفەسیەوە، ئەڵێ هەر وام زانی پەیوەندی بە قەڵەویەکەوە هەیە، گوێی پێ نایەوە.
لەبەرەوە گرنگە هەر نیشانێکی گوماناوی لەو کەسانی مەترسی نەخۆشەکانی دڵیان هەیە ئەبێ بە هەند وەرگری بە جددی وەربگری پێشوەختە پشکنینی بۆ بکرێت نەک چاوەڕێی مزعافات بکەین. کاکتۆر جیازی هەیە لە نێوان ئافرەت و پیاوە نیشانەکان یان توشبوون بە نەخۆشەکانی دڵ؟ لە ئافرەتان لە گەنجانە زۆر جار هەیە دەست نیشانکردنەکەی درەنگ دەرەکەوێت لەبەرەوەی ئافرەتان زۆر جار هەیە لە تەمەنی گەنجەتی حاڵەتی دەرونی و جستەیان تیا زیاتر دەرەکەوێت پابندێکەکەنەوە بەدڵ بۆ منە ئەڵێ هەناسم بۆ نادرێت تەنگە نەفەسە بم لەبەرەوە دەست نیشانکردنیان زۆر جار تاخیرە بێت بەڵام لە تەمەنی 60 بە دواوە نە لە ئافرەتان زیاترە بێت لە پیاوە و نیشانەکانیشی بە جددی تیا دەرەکەی بەڵام لە گەنجان زۆر جار هەیە کەسەکە بە فعلی نەخۆشی دڵی هەیە ترسێکی بۆ دروست بوو لە کاتی ترسەکە ئافرەتەکە بە شێوەیەکی دەرونی دەریە بڕێ لەبەرەوە دەست نیشانەکەی زۆر جار هەیە تاخیرە بێت. کاکتۆر ئەگەر بێنە سەر ئەو بابەتانەی تر چ پێندێکی بە نەخۆشەکانی دڵەوە هەیە پەستانی خوێن شەکرا کۆرسترۆل ئەمانە چۆن ئەو کاریگەریە لەسەر دڵ بەجێ دەهێڵن؟ ڕاستیەکەی ئەمانە پیانەترێ پاکێج ڕێک پاکێجێکە تا ژماری ئەو مەترسیانە زیاتر بێ ئەم پێیانتێن ڕسک فاکتەر تا مەترسی ئەمانە زیاتر بێت گرفتەکانی دڵ هێندە زیاترە بن بۆ منە کەسێک شەکری هەبێ زەختی هەبێ چەوری هەبێت ئەمە 3 مەترسی هەیە بە توشبوو بە نەخۆشەکانی دڵ بۆ منە 6 هێندە زیاتر لە کەسێکی ئاسایی تا ڕێژەکان دەرکەوتووە پەستانی خوێن پەیوەندێکی ڕاستەخۆی بە نەخۆشەکانی دڵەوە هەیە یەکی کە لە هۆکارە باوەکانی جاڵتەی دڵ ئەوانی کە کۆنتترۆلی ناکەن ئەو کەسانی کە چەوری خوێنیان هەیە یان بۆ بە ماوەی بێ یاوەتە بە خواردنی تەندروست نەبێ و هۆکاری تر هەبن بەرزکاتەوە ڕاستەخۆ پەیوەندیان پێوە هەیە بۆ من ئەو کەسانی کەوە شەکریان هەیە شەکرا هەر کەسێک کە شەکرەی توش بوو وەکو ئەوە نزیک بێ لە نەخۆشیەکانی دڵ ئەبێ ئاگای لە خۆی بێت شەکرە خاڵێکی زۆر گرنگە لەبەر بەداخەوە خەڵکی ئەوەن تاکی دەکاتە بەس شەکری ڕۆژانە گوێ بەلانی دڵ نادە تۆ ئەم هەموو چارەسەرە وەرەگری بۆی تووشی مەزەعافاتی دڵ نەبی یان گیرانی بۆ ڕێەکانی خوێن نەبی بۆ منە لە مێشکە لە دڵە لە پەلەکانە لەبەرەوە گرنگە شەکرە وەکووە بێت خەریکە تووشی نەخۆشی دڵە بیت ئەبێ ئاگاو لێ بێت چوارەمیە مەسەلەی قەلاقی و دڵە ڕاوکێ ئەمانە تا قەڵەویش ئەگرێتەوە تا ئەمانە زۆرتر بن مەترسیەکانە زیاتر بن پەستانی خوێن پەیوەندیەکان ڕاستەخۆی چەوری خوێن پەیوەندیەکە ڕاست ئەمانە هەموو پەیوەندیان ڕاستەخۆی لەبەر جگەرە کێشانیش هەمان شتەگرێتەوە 150 ئەو کەسانی کە جگەرە کێشن بە مزعافاتی جگەرەکە ئەمرن ئیتر نونم بۆێنێتەوە خاڵم هاتامر نەخۆش نەبوو ماکو ئەمە زانستی نین ئەمە لێکدانەوەی خۆیەتی ئەگەر یەک لە دوان بە مزعافاتی جگەرە کێشانەکە ئەمرێت ئیتر ئەمەش وای کردووە کەسی جگەرە کێش نییە بەلای دکتۆر هەموو مزعافاتێکی تیاوی ئەجێت ئەڵێ هەری جگەرە کێشانەکەمە تۆ جگەرە کێشی ئەتوانی کەمی کەیتەوە ئەتوانی ڕێگەی ترگریتە بەر ئەتوانی تەندروستیش بوو بنە چارەسەر بگری و جگەرێکی کەمیش بکێشی ئەمانە شەر ئەگونجێت بەڵام ئەوە گرنگە تو کە جگەرت کێشە مەترسی نەخۆشەکانی دڵ زۆرترە هەر نیشانێکە تیا دەرکەوت پێشوەختە سەردان بکەیت یان پشکنینی ساڵانەت هەبێ پشکنینی تەمەنت هەبێ ئەمانە هەموو گرنگن لەبەرەوە کۆکردنەوەی ڕسک فاکتەرەکان تا زیاتر تەبێ مەترسیەکان زیاتر بۆ منە بەن و منە باسەکەینانی دوو گەنجینین هەردووکیان یەک کێشن هەردووکیان وەرزشوانن هەردووکیان هیچ عیبیان نییە نیشانەشیان نییە بەڵام هیچکێکیان لە خێزانێکەوە هاتوو هەموو گرفتەکانی هەیە ئەمە ئەبێ پشکنین بکەن نەک بڵێ وەڵام وەکو گەنجەکە تەنیشتمە هیچ عیبم نییە تو ئەمە بۆ ماوەی کاریگەری ڕاستەخۆی لەسەر زۆربەی نەخۆشە درێژخانەکانی دڵ هەیە. مەڵم کاک دکتۆر بینە سەر بابەتی قەستەرە لە چ کاتێکدا پێویستە بۆ نەخۆشیەکانی دڵ کێن ئەوانەی کە پێویستە ئەمەی بۆ ئەنجام بدرێت چ نیشانێکی تیا دەرەکەوێت کە بێت ئەمە بکات قەستەرە بریتێ لە بڵێن ڕێگەیەکە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی دڵ ئیتر خۆشبەختانە ئێستا ئەشعی تەنووری هەیە پشکنین بۆ زۆربەی نەخۆشەکان نەکرێت ئەگەر گرفتی گیرانی بۆ ڕێەکانی خوێن هەبێ بۆ دڵنیابوونەوە قەستەری بۆ ئەکرێت جاری شەیە لە حاڵەتی کوتوپڕ ئەکرێت بۆ منە کەسەکەن سنگە کوژەی لەگەڵە یان جاڵتەی دڵی هەیە یان سنگە کوژەی ناجێگیری هەیە ئەمە بە شێوەی کوتوپڕ قەستەری بۆ ئەکرێت قەستەرە بڵێن پرۆسێکی گەورە نییە کە خەڵک لی ترساوە ڕاستیەکەی نشتەرگەریەکی بچووکە نشتەرگەریەکی ڕۆژانەیە لە جیاتەوەی کانولاکە لەم لە خوێنهێنەرەکەی دانین کانول لە خوێنبەری بۆ دانێن تریان لە دەستی جارشێ لە دەستا بۆی ناگونجێ لە ڕان بە بەنجێکی مەوزوعی هەست بە ئازار ناکە دوایی کۆتایی پرۆسەکەمی کەسەکە ئاگەی لە خۆیەوە هەست بە ئازاریش ناکە واری باریک و بۆڕی باریک ئەبرێت بۆ ناو دڵ سەیری دەمارەکانی دڵ یەکەین ئەگەر گیرانی بڵێن 190 بەسەرەوەی هەبێ دەمارەکەی بۆکەین و ئەگەر نا
بەس چارەسەری بۆ بەردەوام بێت. بەڵام لە حاڵەتی کوتوپڕ لە حاڵەتی کوتوپڕ بۆ منە جەڵتەی دڵە ئەمە پێوترێ لایف سیڤینگ، نەخۆشەکە لە مردن ڕزگارەکەی دەمارێکی ڕئیسی بۆ منە 150 خوێن لەو دەمارێت 100 گیرەوە تۆ بە باەرێک و باڵۆنێک و شەبەکێک نەجاتی دەی لە مردن. لەما بۆڕی خوێنەکە ئەکرێتەوە خوێنی پیا ئەڕوات لە ماوەیەکی کەمان نەخۆشەکە نیشانیتیان نامنێ لە ڕۆژی دواتر نەخۆشەکە لە خەستخانە دەرەچێت ئەگەرێتەوە ڕۆژی ئاسایی. بەڵام ئەگەر بێت و لەو دەقێ بەڕیاردا بۆ لە قەستەر و باڵۆن ناکەم لەوانە تا ژیانی ماوە بە مزعافاتی دڵەوە بناڵانی. لەبەرەوە قەستەرێک ڕێگێکی زۆر باشە هەم بۆ دەستنیشانکردن هەم بۆ چارەسەر و مەترسیەکانیشی زۆر کەمن خودی خۆی بەزی تر حاڵەتەکە ئازان بۆ منە کەسەکە جەڵدێکی گەوری لێیاوە خۆی وەزئی جێگیرنی ئەمە مەترسی جەڵتەکەی لەسەر ژیانی نە قەستەرەکە. ئەگەر کەسێک شەکرە و زەختی هەبێت هەر بۆ یەکرێت یان مەترسی هەیە لەسەر ئەو کەسە؟ قەستەرە بە شێوەیەکی گشتی لە هەموو کەسێک دەکرێت لە هەموو تەمەنێک پێشتر تاوەکو تەمەنە سەری 75 ساڵەکان ئاوت تا زۆر نیشانەی نەبێناکە ئێستا ئەڵێ ئەگەر تەمەنی 90 ساڵیژە مادام کەسەکە ڕۆژانە خۆی ئەسۆڕێتەوە لە ماڵەوە خۆی سەرپەرشتی خۆیەکات کە پێی سنگە کوژەی بۆ هات یان پێویستی بە قەستەر یەکسەر قەستەری بۆ کرێت. تەنها ئێمە ڕێنمایەکمان چەند خاڵێکەیە وەمان لێکە قەستەرە لە کاتی خۆی نەکەم بۆ منە کەسەکە ئاو لە سیەکانی کۆبۆتەوە دڵی سستە ناتوانێت تەخت باڵکەوێت ئەو کاتە تەجیلیەکەی یان جار هەیە گوچیلەکەی سستە ئیتر ئەبێ بە هاوبەشی لەگەڵ دیتۆری گوچیلە بڕیاری کاتی قەستەرەکەی دوێن. تەنها ئەمە هۆکارە ئەگەر نە بە شێوەیەکی گشتی قەستەرە ڕێگر نییە بۆ لەم دەستی دەمارەکانی تەسکە چینە دەستەکەی تر ئەم دەستی تەسکە چینە ئەم ڕانەی تەسکە چینە ڕانەکەی تریەوە ئەنی بە هەموو ڕێگاکان ئەتوانین قەستەرەکەی بۆ ئەنجام دەین. کاکتۆر جۆرەکانی نەخۆشی دڵ کامانن؟ چەند جۆر نەخۆشیمان هەیە؟ ڕاستێکی نەخۆشی دڵ گرفتەکان بۆ منە لە بۆڕی خوێن هەیە کە پێوترە کۆرۆنەری ئارتری ئەبە باوە سەرەکیەکەیە کە بێتەوەی گیرانی بۆڕەکانی خوێن ئەبێکە خەڵک زۆربەی ئەناڵێنە بەدەستیەوە بۆ منە تەسک بوونەوەی باوترینیان هەمانە دڵسست بوونە دڵەکە قوتی دڵەکە سستە بێ ئەمە شاندیسان هۆکاری سەرەکی بیرتێ لە گیرانی بۆڕەکانی خوێن بۆ منە کەسەکە گیرانی بۆڕەکانی خوێنی هەیە گوێی پێنەیاوە نیشانەکەی گوێن هاتاوەکۆ بێتە هۆی سستبوونی دڵەکە جارشێنە بەهۆی زەختەوە زەختەکەی کۆنتترۆل نە بە تێپەڕبوون دڵەکە سستە بێ ئەمەش یەکێکە لە هۆکارە باوەکانی دڵ. سێهەمیە مەسەلەی زمانەی دڵە تر ئەم زمانی دڵە جار هەیەیان بە مزعافاتی نەخۆشیەکان دڵە تووشە بێ یان زۆربەی کات زەکماکیە بۆ منە هەر لە بیدایەتەوە لە دایک بۆ ئەو گرفتانی هەیە یان تەسکبوون یان خابوون ئەمەش گرفتێکە کەسەکە نیشانی تیا دەرەکەوێت دڵ پەلەپەل بۆ نەتەنگە نەفەسیە هەر لە گەنجی و هەستی پێکات. خاڵێکی تر هەیە کە لە ماسۆکە بۆڕی خوێن نییە بریتە لە کارەبایی لەبەر کارەبایی بەشێکی سربەخۆی دڵە زۆر جار نەخۆش لی تێکەچی ئەڵێ ئیکۆم کرد و تەبێ یەکەچی هەر دڵم پەلەپەلەکە کارەبایی دڵ لە دڵ وەکو بەشەکانی تری ئەندامەکانی لەش نییە سەر بەخۆی یعنی لە خاڵێکی تایبەتەوە دەست پێەکە و لەو خاڵەشە و کۆتاییەت بەردەوام لە مەلیدێکی تایبەت بەخۆی هەیە ئەبینین ئەم کارەبایی دڵش گرفتێک بۆ نەخۆش دروستەکە جار هەیە بەهۆی گیرانی بۆڕەکانی خوێنە دروستە بەجار هێنا خودی خۆی کارەباییەکانی هەیە. ئیتر ئەمانە نەخۆش چۆن هەستیان پێ بکە ڕاستەکەی نیشانە باوەکان ئەوانەی کە پەیوەندیان بە دڵەوە هەیە بۆ منە تەنگە نەفەسیە ئازاری سەرسنگە زوو هیلاکبوون ناچنە زوو هیلاکبوونە زۆربەی نەخۆشەکانە ڕوادات ئاوسانی قاچقولەکانیەتی یان ئاو کۆ بێتە لە سیەکانی شەوان کە پاڵەکەوێت تەنگە نەفەسێکە دای ئەنیشێنێ یانی جار هەیە کەسەکە ئەبورێتەوە ئەو بورانەوەی کە یەک دوو دەقانەخانە زۆربەی کات کە پەیوەندی بە دڵەوە هەیە. دکتۆر چی جۆرە پشکنینێک بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی دڵ ئەنجام بدرێت زیاتر؟ جاو خاڵێکی ڕاستێکی ئەو وەڵامێکی گەورەی ئەوێت ئەمەیە زۆربەی کات نەخۆش لی تێکەچێ ئاڵێ چۆن پشکنینی ئام کردو و هیچ عیبم ئەوم بووە ئەوکو باسمان کرد یەکەم وەرزش بکات نەخۆشەکە زان لە وەرزشکردن نیشانەی هەیە یان نە کاتی وەرزشکردن کەسی تەندروست ینی کەسە بۆ مناڵێ من پشکنی دڵکەم بزانین کەسەکە خۆی ئەسڵەن چالاکە ئەسڵەن لە ڕووی وەرزشەوە چالاکە نیشانەی هەیە یان نیەتی بۆ مناڵێ چوار تابق سەرەکەوم هیچ مشکلم نییە بە پەلەپەل ئەڕۆم و هیچ مشکل ئەوە ئەزانی کەوە دڵەکە باشە جارێک. دووهەم خاڵ گرینگە مەترسی نەخۆشیەکانی دڵیان هەیە یان نیانە بۆ منە شەکرە زەخەت جگەرە کێشان قەڵەوی ئەمە خاڵێکە بۆ منە هەتا کۆتایی لەگەڵی ئەڕێی وە پشکنین تا کۆتایی لەگەڵی ئەڕێیت. سێهەم خاڵ پشکنینی خوێنەکان بۆ منە
چاوری خوێن بە مەماوەی هەبی هەر لە پشکی نادەرەکەوێ شەکرەی خەریکە تووشە بیان توش بووە هەر لە پشکین ئەزانیت بۆ منە چاوری سەرجگەری هەیە بە سۆنەر ئەزانیت ئەمانە پشکرینێکی ئاساییە خە زۆربەی خەڵگەیکە سێهەم خاڵیان نیشانە جار هەیە کەسەکەدا ئەنیشیت پشکنینی بۆ ئەەکەیت ئیکۆی بۆ ئەەکەیت تەختیتی بۆ ئەەکەیت هەموو شتێکی باشە بەڵام کەسەکە بە فعلی سنگا کوژەی لەگەڵە کە ئەڵێ هیلاکە بم خەفەتێکە خۆم خواردنێکی زۆرە خۆم بەسەر قادمەکەم هەستەکەم ئازارێکی سەرسەنگم بێت چەند دقیق ئەمێنێت و دوای باشە بێت ئەمە لەگەڵی ئەڕۆیت بۆ منەیان فەحسی پاسکلەکەی بۆ ئەەکەیت یا ئەشعی تەنووری بۆ ئەەکەیت تا کۆتایی لەگەڵی ئەڕۆی کە دڵنیا ئەبیت گیرانی بۆڕێکانی خوێنی نییە لەبەرەوە غەڵەتە خەڵکە ئەڵێ وەڵای من چۆم پشکینێکی جگەرەکەشی بەدەستەوەی ئەوە نابێت ئەوەگە تۆ بتوێ بێک دکتۆر گوێل لێ بگرێ بزانێت لە چ خێزانێکەوە هاتوو چەند مەترسی نەخۆشەکانی دڵت هەیە خواردنەکە و ژیانەکەت ئەمانە هەموو گرنگن بۆ ئەو ینی بەیەکەوە بەیەک پاکێجەوە لە نەخۆشۆ نزیکە بیتەوە نەک تەنها بە پشکرینێک و نەجاتت بێت کاکی دکتۆر سەبارەت بە پشکرینەکان لە چ تەمەنێکە وردە ئاگاداری پشکرینەکان بین ئاگاداری تەندروستی دڵمان بین ناو پشکرینکەن ینی بەشێک لە گەنجان زۆرینەی زۆری تەندروستی دڵوەلا ئەنێن گرنگی پێنادەن لە کاتێکدا ئێستا جەڵدەی دڵش لە نێو گەنجاندا زۆر بووە بەڵێ ئەمەی گەنجان ڕاستێکی نەخۆشیێکی کۆنیشانەیە ڕاستێکی هێشتا نەبەتە نەخۆشی پێچێک کاردۆ میتابۆلیک سندرۆم یعنی تێکچوونی زیندە چالکیەکان کە بەرەو نەخۆشی دڵمان ئەبات بریتێش لەوەی کە قەڵەوی شەرنێک قەڵەوەکە بێت بەس کرشی هەبێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان دووهەمیان تێکچوونی چاودێکی خوێنی سێهەمیان بەرزبوونەی زەخت شەرنیە فشاری خوێنەکەی بگاتە ئاسی زەختش بۆ منە لە حەدێک 11:8 یان 11:8 لەم مەرحەلە چوارەمیان مەسەلەی شەکرە شەرنی شەکری هەبێ قۆناغی پێ شەکرە بێت ئەم چوار شتەکە حسابیەکەیت 5 دانێ ئەگەر لەمە 3 دانێ هەبی پێوتری کاردۆمیتابۆلیک سندرۆم ئەمە لە گەنجانە لە 120 بۆ 30 خەڵکەیەتی لە هەموو وڵاتێک ئەمە وەکو قومبەلەیەکی تەوقیت کراوە لە هەموو گەنجێکە بێدەنگیشە 10 ساڵ ناخانێت تووشی دەمارگیرانی دڵە بێت جەڵتەی مێشکیان دڵە بێت تووشی زەختە بێت تووشە شەکرە ئەبێت ئەمە خاڵێکی بێدەنگ ئەمە یەکێکە لەو خاڵێن کە لە گەنجان بەرەو زیادبوون ئەڕوا ئەبینی ڕێژەکەش لە گەنجانە زۆرترە دووهەمیشیان مەسەلەی ئەو مەترسیانی کە نەخۆشی دڵن لە گەنجان وەکو گەوریان لێ هاتووە بۆم لە گەنجی ئێستا زۆربەی دائەنیشێ جوڵەی نییە قەڵاوە خواردنی ناتەندروستە جگەرەکێشە بەهۆی ڤەیپە وای کردووە لە گەنجان لە 9 ساڵی و 8 ساڵیەوە ڤەیپە کێشن ئەمە وای کردووە ئەو ئەکسپۆژەر ئەمەیکەوە بەردەوام ئەی کێشێ و معڕەزە بۆ منە لە ڤەیپێکە لە کاتی کێشانی 2000 مادی زیان بەخەشە لەمژێ زۆر نابە گرفتەکانی جگەرەکێشانی تیا دەرەکەوێت زائیدەن ئەم نەخۆشی درێژخانە ڕوو لە زیاد بوون بۆ منە زەخت لە 8 ماڵ یەک کەس ماڵێک تووشە بێت شەکرە لە 16 ماڵێک تووشە بێت ئەمانە هەموو ڕوو لە زیاد بوون خەڵکەکە بەهۆی پێشکەوتنی علمەوە تەمەنی درێژە بێت نەخۆشیەکان تووشە بن ئەگوازرێنەوە بۆ جیلی داهاتوو ئەبین ئەو مەترسیانەش ڕوو لە زیاد بوون ئەمانە هەموو وای زائیدەن ئێمە ڕاندی خاڵمان هەیە ڕاستەکەی علمی تازە ئیشی لەسەرەکە و دەرکەوت و پەیوەندی ڕاستە خۆی بۆ منە پیسبوونی ژینگە پەیوەندی بە نەخۆشیەکانی دڵەوە هەیە بۆ منە تۆ ماڵە لە شوێنێکە دەنگی زۆر یەت تەسیل لەسەر تەندروستی دڵتەکە شوێنێکە بەردەوام ڕووناکی تایە و تاریک ئیسراحەت ناکەیت ئەم تەسیریە خەوی ناتەندروست تەسیریە بۆنە خەڵک درنگانێکە خەوگانی زوو هەڵەسێ ئەوە دەرکەوتوە 7 ساعات پێویستە بۆ ئەوی دڵێکی تەندروستە بێت ئەمانە ئیشی لەسەرکی مەسەلەی سترێس و قەلەقی خەم و خەفەتی ڕۆژانت ئەمانە هم تەسیر لە دڵ دەکەن زۆر ئێمە لە کلینیکا ئەیبینین کەسەکە شەکری کێشی باشە پارێزی 100 چارەسەری پابند بەڵام خەبی لێ ناکەوێت بۆی سترێس و قەلەقەوە ئەبینی شەکرێکی کۆنترۆل نابێت زەختەکەی کۆنترۆل نابێت ئەمانە وای کردووە لە گەنجیشا دەرکەوێت وای کردووە نیشانەکان لە گەنجیشا زۆر بن بەڵام بەداخەوە زۆربەی نەخۆشەکانی دڵ یا مەترسی و نەخۆشەکانی دڵ بکوژی بێدەنگن کاکتۆر لە چ کاتێکە ئێوە فەتحی سەدر بۆ کەسێکەکەن فتح سەدر ئەمەش چارەسەرێکە بۆ ئەو کەسانی کە گیران بۆ ڕێکانی خوێنان هەیە ئەگەر بێت و 4 دەماری ڕئیسەکەی دڵی گیرا بێت لە روزانی سێوا باشترە فتح سەدری بۆ بکرێت شەبەکە و باڵۆن و فتح سەدر شەبەکە و باڵۆن لە حاڵەتە ئەکرێت اختیاری دووەم فتح سەدرەکە زەرعی دەمارەکە ئەکرێت اختیاری یەکەم لەبەرەوەی مانەوەی زیاترە بێ بۆ نەخۆشەکە بەڵام ئەگەر بێت و یەک بۆڕی خوێنی گیرا بێت یان دوانی گیرا بێت قابلی کرانەوە بن شەبەکە و باڵۆنەکە
سوودی لێ ئەبێنێ زیاتر لە فتح سەدرەکە کاتە پێی حاڵەتی نەخۆشە بەگیری حاڵەتی نەخۆش. کاک دکتۆر چۆن زانیوێتی مەسەرەن ئەم کەسە ئەم بۆری گیراوە بۆی کە هاتوو بۆ ئێوە فتح سەدری بۆ ئەکرێ لە دوای قەستەر لە دوای قەستەر لەبەرەوەی هەتا وەکو ئەشعی تەنوریشی بۆ بکەین ئەڵێ دەمارەکەی تەسەگبوونەوەی هەیە دقیق نییە قەستەرەکە دقیقە وڵامی تەوامانایەتێ ڕێژەی تەسەگبوونەوەکە بە بەرچاوی خۆمانەوەی بینێ لەبەرەوەی دەرمانی تایبەتی هەینێ بۆ ڕی خوێنەکە بە تەفاسیلی دەرەکەوێت چەند تەسک بۆتەوە لە سەرەتای دەمارەکەیە شادەمارەکەیە دەماری سەرەکیین فەرعە ئەمان تەفاسیلەکەمانایەتی یان ئەوتە قابلی فتح سەدرە یان قابلی شەبەکە و باڵن هەموو لە دوای قەستەری تەشخیصیەکەەوە تەمەن و ڕەگەز دەورە بینی بۆ ئەوە بە دڵنیاییەوە نەخۆشەکانی دڵ تا بکشێن بۆ تەمەن زیاترە بێت تا زیاتریش بێ بۆ منە کەسێک بە تەمەنی 6 ساڵی 7 ساڵی هێت بۆ منە زۆر جار هەیە سێ دەمارەکی گیراوە بە تایبەتی ئەو کەسانی کە شەکریان هەیە گویان بە نیشانە نەداوە لە کاتێک گەیەنە لای دکتۆر ببینین ئازاری سەرسنگیان هەیە ئەبینین زیاتر لە دەمارێکیان تەسبووەتەوە و هو کارەکانی تریشێ بۆ منە کەسەکە مشکلەی ئەویان هەیە چاوری خوێنیان هەیە تۆ پرسیاری پێشوو وتت پشکنین لە چ کاتێکا بکەین پشکنین لە هەموو گەنجێکە پێویستە بکرێت بۆ زەخات بۆ شەکرا بۆ چەورە لە 18 ساڵی و ئەبێ بکرێت بەڵام ئەو کەسێک کە بۆ ماوەیان هەیە پێشتر پشکنیان بۆ پێشتر بیک بۆ مناڵەکەی لە 10 ساڵی و تووشی چەوری خوێن بووە تۆ پێویست ناکە چاوەڕێی 18 ساڵی کەیت هەر لە تەمەنی 5 ساڵیەوە پشکنینی بۆ ئەکرێت متابعاکرێت بۆ منابینین لە ئایلەکەی کوڕێکی گەنجیان 20 ساڵی بە کوتوپڕ مردووە کە پشکنی بۆ کە مشکلی چەوری خوێنی هەیە ئەبێ ئەو خێزانە هەمووی بیکە ڕاستە قەزا و قەدەرە بەڵام ئەمەش بۆ ماوەی ئێوەش تووشە بن لەبەرەوە بێ پشکنینی ئەمانە پێشوەختە بێت چاوەڕێی تەمەن نەکەن ئەمە گرنگە بۆ ماوەی زۆر گرنگە بۆیە ئەڵێم کاتێک کە لە نەخۆش دائنیشی لەگەڵ نەخۆش تەنها ئەوە نیە دکتۆر وەڵام من پشکنینم کردووە بزانە عیبم هەیە بۆی پێی بڵێ جگەرەکە بەردەوام بیان بیوەستێن ئەمە تەنها بەشێکە لە هەڵسەنگاندنی نەخۆش بۆ نەخۆشیەکانی دڵ. کاکتۆر ئەگەر لە ناکاو کەسێک جەڵدە لێیدا هیچ ڕێنماییەکەیە فریاگوزاریەکەیە کەمە بووی پێێن یان یەکسەر پێویستەوە لە نەخۆشخانە چارەسەری بۆ بکرێ و بگەنرێتە نزیکترین شوێنی چارەسەر؟ وڵی ئەمە ئەگەر بێت و کەسەکە تووشی ژەڵتەی دڵ بوو یەکەم شت ئازارێکی زۆر تۆندی سەرسنگی بۆ تووشە بێت کە پێشتر ئازارەی نەبووە ئارەقێکی لەگەڵەکە هێڵنج ڕشانەوەی هەیە ئەم ئازارە تۆندەی کە توش بوو نابێ بهیبانی یەکەم خاڵکە بیکە پەیوەندیەکە بە فریاکەوتن ئیتر لە وڵاتەکە فریاکەوتن نەبوو نزدرین کەسی ببێنێت بۆ خەستخانە لەبەرەوەی لە ڕووی زانستیواڵێ هەر دقیق و ماسوولکێک سەلام لە ژیان ئەمنێتەوە تا تاخیرترین ماسوولکێک زیاتر لە دڵ تا ئەمرێ لەبەرەوە گرنگە یەکەم شت پەیوەندی بکەیت زوو خۆت گەینتە فریاکەوتن بۆی تەختیتت بۆ بکرێت دڵنیامە کە دڵ نییە جیاوازی هەیە دڵدەی دڵ لەگەڵ شێوازی جڵدەکانی تر بوون لەگەڵ جڵدەی دەماغ کوژەی ئاسایی فەرقیە کابێ سنگ کوژەی ئاسایی لە ڕۆشتنە لە هیلاگونە ئازاری بەس جڵدەی دڵ لە پڕێ ینی لە ئیسراحەتە یاوەم لە هیلاگونێک کەمە یەک ئازاری توندی بۆیت قەت ئەو ئازاری توشنەوە سەر سنگێتی لە ناوەڕاستیەوە جار هەیە یاتە باڵ یاتە ئێرە یاتە ناوشان ئارەقی لەگەڵ کات و هێڵم جرشان ئازاری وا بە قوتی نەبینیەوە ئەبێ بە ئیهمالی وەرینەگە زووترین شت بگاتە فریاکەوتن تەختیتی بۆ بکرێت ئەو کاتە تا زووتر بگات ئەو کاتە گرنگە بۆ ئەوی کە دەستنیشان کرا لەگەڵ دەستنیشانکردن و قەستەر و شەبەکە باڵونەکە تا کات کەمتر بێ گرنگترە بۆ بەداخوا بینین کەسەکە دویشە و حاڵەتەکەی توش بووە وڵا پێم عیب بە ماڵم ناهەڵسێنم هەڵەسێت کەمتر ئیسفادە ئاکە لە شەبەکە و باڵن لەبەرەوەی 6 ساعت 8 ساعت تێپەڕیوە لەبەرەوەی یەکەمین خاڵ ئەوەیە پەیوەندی کە بەلایانی پەیوەندیدار بگەینتە شوێنی داواکرەوە بەڵام ئەوە گرنگە لە بەتەمەنەکان یان ئەوانەی کە نەخۆشی درێژخانیانە بۆ مشکلیان هەیە شەر نێ و ئازارە بە قوتیان ببێت جار هەیە بەس ئازارێکی مەعیدیان بێت کاتە بۆ ئەوان هەر زۆر مەترسیداترە ئاگان لەو نیشانە ینی شەر نییە تۆ بڵێ ئەبینی کەسەکە نەنانی خواردو نەخواردنێکی خراپ خۆرە لە پڕێک ئاڵێ ئای مەعیدەم تەقی بە تەمەنێکە دانیشتە لە ماڵە تو ئەبێ ئەم خاڵە ئەبێ دڵنیاوی کە جەڵتەی دڵ نییە ئەبێ ئەوانەی کە شەکریان هەیە ئەوانەی بە تەمەنن ئەوانەی نەخۆشی درێژخانە ئەگەر هاواری مەعیدێکت هێڵم جرشانەوەی هەبوو یا ئارەقی کرد ئەو بزانە جەڵتەی دڵە هەتا دڵنیا ئەبینێ کە شتێکی تر نییە لەبەرەوە گرنگە کات زۆر گرنگە هەموو علمی تازە لە هەموو ئەوروپا ئەمریکا ئیش لەسەر کاتەکە بە زووترین کات بگەیتە نەخۆش یان بە زووترین کات نەخۆش بگاتە خستخان ئەوە گرنگە. دکتۆر تەکنۆلۆژیا و پێشکەوتن چیە لە سەبارەتی شتێکی چی تازە هەیە سەبارەت بۆ تەکنۆلۆژیا بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ یارمەتی دەرە بۆ هەم بۆ نەخۆش هەم بۆ دکتۆر
بۆ منە ئێمە دکتۆر ڕێنماییمان هەیە ڕێنمایە گشتەکان بۆیان کردوێنێتە ئێسک چاتە هەر ئەی ئایەکە نەخۆشەکە دەنباری ئەم حاڵەت شیوتر یەک ناوەکەی داخڵەکەن ڕێنمایە تازەکانمان پێ ئەلە ڕاستە خۆ لە عیادە بەرامبەرمان دانیشتووە نەخۆش خودی خۆی تەختیتێکە گرێ ئەیاتە ئەی ئای شتێکی پێ ئەڵێ بەنگلیزی پێشوەختە هاتووە ئەڵێ من ئەوم سیر کردو ئەوە ئەمە خۆشبەختانە یارمەتەرێکی زۆر باشە چات GPT هەمومان لە مۆبایلەکەمان هەمێن نیشانێک کە بزانێ ئەیاتێ عیلاجێک بێ بۆ منە عیلاج بە ڤایبەر وەتسەپ ئەمانە هەموو یارمەتی دەرن بەڵام تەکنۆلۆژیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشبوونە ئێستا لە بەنسبەت قەستەرە باڵۆن چەندین ساڵەوە پێشتر تقریبان 3-4 ساڵەوە پێشتر ڕاستەخۆ بە شێوی ڕاستەخۆ لایف شەبەکە و باڵۆنیان بۆ یەکێک دانە لە دکتۆرەکە لە فەڕەنسا بوو وابزان نەخۆشەکە لە ئاسیا بوو ڕاستە خوبیان کە لە ڕێگەی ڕۆبۆت ئای ڕۆبۆت ینی ئەو ئەلمە ڕۆژ بەڕ پێشبوونەچێک ئەوە خۆشمان نەزانین ئێستا خۆشبەختانە ئەو ئەپل وەچەکان هەیە بۆ لێدانی دڵ بۆ فەحسی هیچ لێدانی دڵ فەحسی شەکلەکەش حسابەکات هەر بەر تەکنۆلۆژیای تازە علمی تازە یارمەتی دەرن بەڵام گرنگەوەیە هەمومان هۆشیاری تەندروستیمان هەبێ تۆکار تازە علمە تازەکەش پێ هۆشیاری نەبی ئیسفادی نیە لە زۆر سپاسەکەین بەڕێز دکتۆر سوار عەلی پسپۆری وردی دڵ و قەستەریە خوا بەخێر بێ سپاس کاکتۆر بەخێر بێ دووبارە